لەگەڵ هەروە دێوە ئاڵۆزتربوونی دیمەنە سیاسی و ئاسایشیەکانی عێراق بەهۆی ئەو شەڕە قورسەی ڕۆژی دووشەممە لە بەغدا و ژمارەیە شاری تری ناوەڕاست و باشووری عێراقدا دەستی پێکرد، داواکانی هەروە دێ و زیاتر دەبن بۆ دوورکەوتنەوە لە گرتنەبەری ڕێوشوێنە تونند و تیژامێزەکان. دواترینی ئەم داوایانە لەلایەن موقتەدە سەدر ڕێبەری ڕەوتی سەدرەکان بوو. موقتەدا لەگەڵ داوای لێبوردن لەگەلی عێراق بەهۆی ئەم ڕەوشە ئاڵۆزەوە داوایشی لە لایەنگرانی خۆی کرد تا لە ناوچەی سەوزی بەغدا بکشێنەوە. جیهان بە گشتی ئەمریکاش بە تایبەتی بە نیگەرانیەوە دەڕوانە ڕەوشی ئەو وڵاتە. واشنتۆن ڕەوشی ئاسایشی و سەقامگیری لە عێراقدا بەلاوە گرنگە، هەر بۆیشە داوای ئارامی و پشودرێژی لایەنە شیعە بە شەڕچووەکان دەکات. باری ئاسایشی عێراق سەقامگیری و سەروەری ئەو وڵاتە پێویستە نەخرێتە بەردەم مەترسیەوە. ئێستا کاتی دیالۆگە نەک بەرزکردنەوەی ئاسی پشێوی و ئاڵۆزیەکان. لەسەر و هەموو ئەمانەشەوە داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەین ئارام بن و ڕێگە لە تونند و تیژەکان بگرن و ڕێگەی ئاشتیانە بگرنە بەر. مافی خۆپشاندانی ئاشتیانە بەشێکی سەرەکی دیموکراسیە. هاوکاتی ئەم قەیرانە خوێناوی لە عێراقدا سەری هەڵداوە ژمارەیە ڕاپۆرتاواڵیش بڵاو کراونەتەوە، وەک دەڵێن بەهۆی ئەو هەڕەشە و مەترسیانەی لەسەر کارمەندانی ئەمریکایی هەن. واشنتۆن بڕیاری داوە باڵێزخانەکەی خۆی لە بەغدا چۆڵ بکات، بەڵام کۆشکی سپی دەڵێت ئەو هەواڵە دوورە لە ڕاستیەوە. دەنگی ئێمەش لە پاڵ دەنگی لایەنە سیاسیەکانی عێراقدایە بۆ پشودرێژی و ڕێگەگرتن لە تونند و تیژەکان. هەندێک راپۆرتمان بینیوە سەبارەت بە چۆڵکردنی باڵۆزخانەکەمان و گوایە کەوتۆتە ژێر هەڕەشە و مەترسیەوە. دەمەوێت پێتان بڵێم ئەو راپۆرتانە هەڵەن. دڵنیابوون لە پارێزراوی کارمەندەکانی حکومەتی ئەمریکا و هاوڵاتیانی ئەمریکایی و پاراستنی ئاسایشی دامەزراوەکانمان لە پلەی سەرەکی ئەرکەکانماندان، بەڵام هیچ بەرنامەیەکمان نییە بۆ چۆڵکردنی باڵۆزخانەکەمان. هیچ ئاماژێکی وەهاش لە ئارادانیە کە لە ئێستادا پێویست بەوە بکات. لە دوای ساڵی 2023 و ڕوخاندنی ڕژێمە دیکتاتۆریەکەی سەدام حوسێنەوە، شیعەکانی عێراق فەرمانڕەوای وڵاتەکەن و حکوومەتە یەک بەدوایەکەکانی ئەو وڵاتەیان پێکێناوە، بەڵام ناکۆچیەکانی ناوماڵی شیعە وای کردووە کە بگوترێ هیچ لایەنێکی شیعە بەبێ ئەوی تریان نەکەر ناتوانێ وڵاتەکە بەرەو پێشبەرێ، بەڵکو گەلی عێراقیش لە خزمەتگوزاریە بنچینەیەکان بێبەش دەکات. ئەگەرچی لە پاژووتارەکەی موقتەدە سەدرەوە پێدەچێت ئاگری ئەم شەڕە ترسناکەی عێراق بەرەو دامرکاننەوە بڕوە، بەڵام ئایا دەبێتە مای دانانی بنەما بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی عێراق؟ ئەگەرەکانی وەڵامی ئەم پرسیارە دەشێت لە چەند هەفتەی ئایندەدا ببینرێن.